ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدان لە ژێرناوی شکاندنی پێنووسەکان راپۆرتی ساڵانەی خۆی بڵاو کردەوە. بە پێی راپۆرتەکە بێت لە ساڵی ڕابردوو 303 حاڵەتی پێشەلکاری بەرامبەر بە 300 دەستگا و ڕۆژنامەنووس کراوە و 35 ڕۆژنامەنووسیش دەستگیر کراون. ژمارەی پێشەلکاریمان ئەم ساڵ لە هەرێمی کوردستان 303 حاڵەت بووە کە بەرامبەر ڕۆژنامەنووس و دەستگاکانی ڕاگەیاندن ئەنجام دراوە لەلایەن پەیوەندیدارەکان. ئەگەر بێن ئامارەکان ورد بکەینەوە بۆ ئێوەی بەڕێز ڕێگانەدان بە ڕۆماڵکردن بۆ نمونە خۆپیشاندانەکە یاخۆت کۆبوونەوەیەکی بە هاوشێوەیە ڕێگری دەکرێت لە ڕۆماڵکردن 152 حاڵەتمان هەبووە لە هەرێمی کوردستان کە 150.7 پێشەلکارەکانی بەبەردەکەوی پلە یەکەمی بەدەستێناوە کەواتە زۆرترین پێشەلکاری لە هەرێمی کوردستان ڕێگریکردنە لە ڕۆماڵکردن. لە پەراوێزی ڕاگەاندنی ئاماری ساڵانەی ڕێکخراوەکەدا دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردن نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێم ڕایگەیاند پێویستە یاسای ڕۆژنامەگەری هەموار بکرێتەوە. بەڵێ ئێمە لەگەر هەموارکردنی یاسای ڕۆژنامەگەرین، ئێمە وەکو حکوومەت لەگەر هەموارکردنی یاسای ڕۆژنامەگەرین و داواشمان لە پەرلەمان ئەوەیە کە بە زووترین کاری جددی لەسەر بکرێت. داوامان کردەوە وەکو حکوومەت هەم لە داواکاری گشتی ڕاستە بەشەکە لە حکوومەت بەڵام تەفعیلکردنی داواکاری گشتی سەندیکا و ئەنجومەنی دادوەری سێ لایەنی سەرەکین و لەگەڵ حکوومەت و دامەدەستگاکان کە دەبێت پێکەوە پرۆسەی ئازادی ڕادەربرین بە پرۆسەیەکی گشتی ببینین و هەر هەمووان بەرپرسیار. پێشکاریەکان حکوومەت نییە کە دەڵێن حکوومەت لایەنی بەرپرسیە، نەخێر هەموو دەسەڵاتەکان بە سەندیکا بە کۆمەلگای مەدەنی بە دەستەی مافی مرۆڤ هەر هەمووان بەرپرسیار. لە بەرامبەردا بەشێک لەو ڕۆژنامەنووسانەی لە ساڵی 2022دا دەستگیری کرابوون دەڵێن هەرێمی کوردستان خاوەنی یاسایەکی باشی ڕۆژنامەگەریە بەڵام کاری پێناکرێت. کار بەو یاسایە ناکەن کاتێک ڕۆژنامەنووسێک دەستگیر دەکرێت بەڵکو پەنا دەبنە بەر یا یاسای عقوباتی عراقی یاخود مادەی یاسای خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندی تەفسیراتی جیاواز دەکەن بۆ تاوان و مامەڵێ لەگەڵ ڕۆژنامەنووسان ئەوە مەترسەکەیە و لە کاتێکدا لە یاسای ڕۆژنامەگەری مادەیەکی سەریحمان هەیە کە دەڵێت هیچ ڕۆژنامەنووسێک جگە لەو یاسای نابێت بە هیچ یاسایەکی دیکە دادگایی بکرێت. بەڵام دادوەرەکانمان بەداخەوە ئەم مادە یاساییە جێبەجێ ناکەن بەپێی یاساکانی دیکە یاسای سزادانی عراقی مامەڵاکرێت بەڵام ئەو کاتە کە ئەمەش کاریگەری زۆر لەسەر ناوبانج هەرێمی کوردستانەیە بۆیە ئەوان مەبەستیان ئەوەیە یاساکە هەموار بکەنەوە ئەو سزانەی لە یاسای سزادانی عراقی هەیە بێخنە ناو یاسای ڕۆژنامەگەری کوردی بووی کە چاوترسێنی ڕۆژنامەنووسان بکەن نێ هەڵ ڕۆژنامەنووسان ئیشی باش و دۆخی ڕاستەقینی میدیا بڵێ جێبەجێ بکەن ئەوەی کە لە ناو میدیادا هەیە بیکەن ئەرکەکانی خۆیان. هەر بەپێی راپۆرتی ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدان زۆرترین پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە شاری هەولێر ئەنجام دراوە کە 97 پێشەلکاری بوون لە پلەی دووەمیشدا شاری سلێمانی دێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.